شتیکو روژا 16 وی مه دادگاه تاوانا دو الهولیر بریار ایدانه کرینا چالکوان و روزنامه‌وان بادینان دای به 60 سالا زندان کرن. اما کو تیم پاریزرین داکو کینش مافه وان روزنامه‌وانا و چالکوان مدنی ما پشتی کودیتی اف بریار دادیه داد نیا یاسای و ظلم الوان روزنامه‌وان و چالکوان مدنی هات یکرن. ابرو هم رابین ما او بریار دادگاه تمیز که راستا خوب ریکا دادگاه تمیز هولیری و ما کتابک جینا بود دادگاه تاوانا هولیری بونده اوی کیسی فرکنه دادگاه تمیزه هولیری او لایحه تمیزی ما تقدیم کردی بو دادگاه تمیزه اوانا جی کتابک چه کردی بو طلب اوراق دوی قضیه کردی دادگاه جنات دول هولیری هو کار دمین تول لای دادوارا و چونکه یا سای او یا کدوماوی مهکی دا ام بشین و داوایج انجمن دادواری بکن بیت تمیز کردن و کودی تری بریار دمین تول دفوانا دا دماوی دیارکی دا کو مهکی داد هیوه که دا بیت داخواست کردن پشتی ما داخواست کردی شوره و دمین تول رکارن هاتنو چو دمین تول ویری ئێمە وەکو فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی داوا لە بەڕێزان لە ئەنجومەنی دادوەری و دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان دەکەین لە پێناو چەسپانی دادگەری و دادگایکردنێکی تاتپەروەرانە و پاراستنی شکۆ و ناوبانگ هەرێمی کوردستان و پاراستنی چالاکانی مافی مرۆڤ و ڕۆژنامەنووسان لە هەر جۆرە ستەم و نادادیەک بە ناوی یاساوە داواکارین لە بەڕێستان بە چاوێکی ورتر و دادپەروەرانەتر پێداچوونەوە بە بڕیای دادگای تاوانەکانی هەولێر بکەن لە پێناو پاراستنی مافی ئازادی و ڕادەربڕین و سەروەری یاسا و مافەکانی مرۆڤ هەروەها ئەو چالاکانی کە ئێستا دەستگیر کراون و لە قۆناغی لێکۆڵینەوەدان لێکۆڵینەوەکانیان شەفافانە بێ بە ئامادەبوونی پارێزەرەکانیان بێ و ئەو پێشەلکاریانی کە بەرامبەر بەم هاوڕێیانەمان کراوە لە قۆناغەکانی لێکۆڵینەوەدا بەرامبەر بەو دەستگیرکراوانەی تر نەکرێت کە ئێستا لە قۆناغی لێکۆڵینەوەدان